من معۆتوبی بووم لە تەکی دەربەندبازیان بووم لە تەکی دەربەندبازیان بووم ئیتر بەهۆی ئەوە کە داڕانێکی سیاسیم توش بوو چوم ڕوون کردە لادیەکان و لە سنووری تی 59 حەمرین مامەوە هەتا کارەساتی ئەنفال ئیتر کارەساتی ئەنفال هەموو کەسێک زانێت کە حکوومەتی عراقی بە چ هێرشێکی دڕندانە و بە چ شێوەیەک شاڵاوی هێرشەکانی کردە سەر کوردستان لە گەرمانە ئێمەش وەکو ناوچ سنوورەکانی تر بەر شاڵاوی ئەنفال کەوتین گەنج و مناڵێکی زۆر ڕۆیشت و لاوەکانمان هەموو ڕۆیشتن و پیر و پەکەوتەوە حتەنانە ئافرەتێکی زۆریشمان سەرگوم کراو بران منۆکە خۆم مامەوە لەو سنوورە بە چۆڵەوانی مامەوە دوای بریندار ڕوون کە لە ناودارەکانی قەرەوەیز لە ناودارەکانی قەرەوەیز مامەوە تا بڕیاری 936 937 لە 6 نوێی 2010 درا اینجا گەڕامەوە بۆ عسکەری ئەو بوو هۆی فەسڵبوونی سیاسیم لە دایرە هەتا 2023 گەڕامەوە سەر کاری خۆم ئێتە کارەساتی ئەنفال یعنی شتێک نییە بتوانی بەچەند کەلیمەیەک ببڕێنەوە لەبەرەوە کارەساتی ئەوەندە گەورە بۆ یانی حتا لە مێژووە ماوەتەوە ئەشمێنێتەوە کە چۆن کارەساتێک بووە و چۆن شەڵاوێکی دڕندانە بووە بۆسەر میلەتەکەمان من برایەکم ئەنفال بووە سێ خاڵۆم هەبوو هەرسێکیان ئەنفال بوونە هیچیان لە دوا بەجێ نەماوە ئیتر ئامۆزاکان منفال بوونە خاڵۆزەکان منفال بوونە پورزەکان منفال بوون ینی ئیتر ئێمە لە دی کابووینە 100 ئەنفالمان هەبووە لە گوڵی قشقە بوو لە 100 ئەنفالمان هەبووە چاوەڕێی چیەکەی لیان چاوەڕێیەکی کە بگەڕێنەوە ڕۆژە ڕۆژان هەموو کەسێک تەمانەوە لە خێڵە هەیەەوە هەتاکو من دایکم لە ژیان نابوو شەو درنگانێک یەکی لە دەرگامانی بدایە ڕۆڵە هەرسم بزانە براکەتان هاتووەتەوە تەمەنەوە لە بیری کەس ناچێت و کەس ناتوانێت ئەو شتە لە بیر بچیت بەڵام ئێمە خۆمان سوور ئەزانی وەکو نەماون بەڵام هەر بیرمان لایەنە ئەگەر نەگەڕانەوە گەر نەگەڕانەوە تازە هیچ دەسەڵاتێکمان نەماوە بەسەر ڕۆژەکە ڕۆیشت و کۆتایی پیان مەجبوری خزمەتینەوەکانیان بکەن و ئەوەی کە سەبوریمان بەنەوەکان بن بەڵێ ئەو مناڵانێکە لە دوای ئەوان بەجێماوە کاکە گیان من خەڵک گوندی قەشقەم لە دێی قەشقە لە دایک بوومە ئەسکەر بووم زەمان عەبدولکەریم قاسم کوڕێ بەرام مەسوول دێ بوو هاتە بەغا تەقریب 18 کەسمانی هەورد وەدەشت 18 کەس نەوەڵا لە شەڕی ناوخۆ نەبوو لە ئەوە ڕوێی دەنگدانەکە بوو زابوت بوو ئەبر کراوە سەری ئەلەساز لە هەولێر بێنە خوارەوە تەوزیعکەن لەوەرە قەوەتی هاتە خوارەوە کوشتیان و ئەو لەسەر جعدەکە پیاسەی کرد شانم ماچ کرد لە دەستم ماچ کرد وتم منارێکم دڵی کوونە هیچ ئیستەی کتابەکەم هەیە لە هین لە منەزەمەی ناڵپارێز کەوتووە منارێکم دڵی کوونە ئەلەو هینە نووسیم و بردمەوە لە ئیسەی ساڵێکە دوای بێ نەداوەتەوە هە پارە خرکەن و بیکەنە گیرفان خۆیەوە ئاگای لە کەس نییە ئێمە من ئەلێرە چی لەگەڵ ئەم نەختەقیرەکەم هیچیان بۆمان نەکرد لەگەڵ کوردستانە دیەکە لە دێ قەشقە هیچیان نەکردووە پێسما بە ئاوە پێسما بە دێ پێسما بەڕانە پێسما بە هەمووش دێگە لە دێگە شتی سەرەکی ئەمە ئاوە قوتابخانەیەکە نەخۆشخانەیەک و چاکردین جادەکەی ئەتوان عقارێکە ڕاکێشخان پێ بکەین بە زۆنەمان بۆ بکەن شتێکی چاکە تا ئیساگە هیچ ئەومان نەکرد ئەوانە کشی چۆڵا بێ سێگە لە پیرایەکان دوو باخچیان کرد سێگە لەو ڕۆژانە مزگەوتە زیاتریشیان خەڵکی شوێن خۆی خەڵکی قادرکردن مامی باوکم شەیدە خاڵێکمان فالە ئیتر وەڵای ئیتر هیچیان بۆمان نەکردە تشتێکم بۆکەم بکەن ناکەم شتێکی خۆش باشکەم وەکو باخچەیە جوان بکەن ئەلەم ناوەیە مناڵ بێ بۆ خۆی لە ناو یاریکە باخچەیە جوان بکەن هەموو مناڵانەیە بخۆی یاری لەتیان پێ ساڵە ئەڵێن ئەوگاگەینە باخچە تا ئیساگەش نیان کرد بۆ خۆی چۆڵ ئەوگا ئەو بەردەمە چۆڵ ئەوڕێکەکەنە ساحەیتەوە بێژ نایکەن هەر درو دەرەسێ ئەڵێن نایکەن و نایکەن ئێمە لەو ساحە خۆڵە یاریەکەین با تاتانێکمان بۆ بکرێ ئێمە لەمانە خۆڵە یاریەکەن یەکێداتەژە قەرماناک لە ناو خۆڵەیە
تۆزاکەوین پیاوەکەم ئەلفالە مامەم ئەلفالە دوو ئامەزام ئەلفالە میمگزاو کەسم گشتی ئەلفالە میمزام زۆر ئەلفالە لە تر ئەوانە گشتیانە ئەلفالم هەیە لەوانە چاوەڕێی گەڕانەوەیانەکەن والله تاسە چاوەڕێ گەڕانەوەمان کردەوە هیچ هینێکیان نییە و دەنگێکیان لێ بێتەوە تکشمان چاوەڕێ پیاوەکانمانە بێتەوە کوڕە لەبەر قاپی چاوەڕێمانە بێنەوە لەبەر دەرگا پیاوەکانمان کوڕەکانمان مناڵەکانمان خۆشکمان دایکمان گشتیان بێنەوە ئەلفالن گشتیان چاوەڕێمانە بێن وەڵاو نەفکریانەکەمانی گشتنیان کەسێ فکر کەس خۆی نەکا گشت کەسێ فکر کەس خۆیەکە منی چەند ساڵیە ئەلفال کرا ماڵی 57 ماڵی 57 باوک مناڵەکان هەستا لە 1970 ئێستا ئێستا ئەلفالە ئارە وەڵڵا تابانی بە ئازارەوە ئەپلکێنەوە لای لایەکەین و هەرەهینەکەین بە هی مناڵەکانمانەوە پیاومان ئەلفالە مناڵمان گشتی ئەلفالە کە باوکیان چۆن بووە گەورەکە لە بیری تێ ڕێک گەورەکەم لە بیر تێ باوکی ئەوە نێ مەریوان بانیکە باید من کە مناڵ بوو کاتە تەمەنم تقریبان دەوری 9 بۆ 8 ساڵانە بوو لە گوندی قیرچە بووین سەربەناحی قادرکەرم لەوێ ئێمە کە کاتێک حکوومەتی بەعەز هێرشی کردەوە منتیقەیە من مناڵ بووم وتیان ئەبێ ئێرە چۆڵکەن ئێمەش بەرەو قادرکەرم هاتین من و دوو خوشکی بڵێن برایەکم و خوشکێکم ئەو کاتەوان لەگەڵمانە بوون خوشکێکی ترم زۆر مناڵ بوو باوەشی دایکمەوە بوو منیش لەگەڵی باوکمە هاتینە تاک و قادرکەرم تر باوکم لەوێ حکوومەتی بەعەز لەوێ بوون لە ڕێگا هەمویان ئێمەیان بڵێن پرتە بڵاوە کرد ئێمەش بە گریان و بە فیزا حوشت بە دوای باوکمانە دوای باوکمێنان برد بۆ لەیلان بۆ سیمەکەی لەیلان سەیعەدنان هەبوو عەدنانی جەباریان پێگوت ئەو مستەشار بۆ کاتە ئەوان بردیانیان بۆ ئەوێ ئێستا چیە ئەو ئێستا ئەو کار بەدەستی بڵێن علاساز لە دەرەوەیە و کار بەدەست هەروەکو خەڵکەزانێک کە ئەوان هەمویان ماون داواکەین لە حکوومەت کە ئەوانە هەمویان دادگایی بکرێن لێکێکە لەو تاوانبارانی کەوا لە کاتی حکوومەتی بەعسە دەستی لە خوێنی هەموو ئەنفالەکانە هەبووە ئەڕۆ هاوارم کرد گەل لە بانگم کرد بەریاندان کوورە بۆ کوێیان بن کوورە چیان دەکەن کوورە باوک مناڵەکانمان کوورە هاوار هەیدات هەی بێدان عالەمە بۆ ئەلفالەکەن بۆ گشتیە گرن کە تەخر نایزان بۆ ئەلفالکردنە وتیان باریانەکەن هێنینەوە نام چیان مخان هینیان بۆکەین یان بە ئەو برنە کە چیان پیان نەکرد بڕیان کرد دوایی تر نازام چۆن بوو چیانوە سەرهات هاوردیانیانەوە بانیان کەوتیان بێن مناڵەکانتان بوونەوە ئێتر چیمان مناڵەکانمان هاوردەوە و ئێتر ئەو شەوە حتا بەیانی زیڕێی ژن و مناڵ هات چونکە مناڵ بڕکریا بوو لە دایک من خۆم تاینا دوان لە بچکەکانەوە لامۆمای ئەوەکانەوەی پای گردبوو بردیان ئەیتر دوای ئەساکە هاوردیانەوە دوای ئەساها بارمانیان کرد بۆ دووبس لە دووبس لەوێ بمان لە دووبس لە یاگە کوڕێکم لەوێ مرد وانیان تەمسیلێکیان دەرکرد وە سەژنە ئەنفالە ئەوە ئێمە هە سەعاتێک مامردنیان نەبوو ئاو هابوو ئەو تەمسیلەوە دەریان کردوە دوای ئەساگە مامەسا ئاریان ڕۆی مقابلەیە کرد ئەو کاتە نییە وەم ژنێتی خۆمە بۆم بکریا ئەچوومە ناو تەلەڤیزۆنەکەەوە ئەچوومە پشت مامەسا ئاریان چونکە مێکم ئاوا سوکاتیان وەژن ئەنفالە کرد قەت ئێمە ئەژنە ئەنفال ئەوە نەیمان ئیسێشە ئەمە جلوبەرگەکەی ئێمەیە ئیسێشە لە ڕوویمان نایە حتا تەنانەت کوڕەکەی خۆمان بێ لە تەکیەوەداشین تکێنان بخۆین ئێستاکە ئەوان ڕۆین ئەو هینیان دەرکرد لەسەر ژنە ئەنفال جەنازی کامیانە پوری ئەوە هین مناڵەکان نییە هین پێشتینانەوە هاتنەوە هیچ کەسکاری تۆ نیەمەی کە نەوەڵا هیچ ئەوە براکان مش لێ لەوانە ڕۆی ئیتر چوزانم ئەینەوەڵا ئەوەنە تێکەڵەوە کەڵکریا من چوزانم ئەوە لە حیاتاوە باوشمدا لە جەنازەکە گشتیان تەسویر کردە ئەرە وەڵا ئەوە تا ئەوە تا نەنە نەدیە ئەوە ئەی ئەرەوەغا دوو برام بێ هەرکی ڕۆی ئەمە لێ ئەو دوو هەتیوە هام لە حەوشە وە بێ کەس ئەیتر چی بکەم دیانم دەرچی نە چاومە نە تااقەتم ماوەنە گیریام ئەوەنان فالم لاوان و ئەوەنە برام لاوان و خۆمیش ئەو تا لە دەسوپا کەوتمە هیچ بکەم مەعاشێکم نییە من حەوای خەڵک خێرم پێ نەکە نیمە ئەوەی خەڵک وەک گێوەنەی تێرە نەیداتە دەستمە نیمە
بەخوا کریانە ئەو مەکتەبەوە بەس خۆمان و کراسەکەمان دینارێکمان ولاوە نوێ بەخە تۆ زانی چی ئێمە کریاوە ئەگەر باز بکەم هەتا سێ ڕۆژتر لەورا باز تەواو نای ئەمەە بەحس پاڕمینا ئەوەنە بڕێمە بۆ مەرکەز بۆ لای بران پاڕمیانیا قسەیان پێم کردەوە ڕام کردە لە ژێر دەستیان کورە مستەشارەکان مریان بکەنە شیتۆیەوە کورە ئێوە حەقەن فالەکان بۆی من بسێنن من دوو برام ئاوا بەرچاومە کە لە بچەکرا یەکێکی ژنی ناوردوی هەتا دەست ڕۆی باڕان ڕۆی کێشیەوە ژن و مناڵی لە دوای خۆی مناڵی مردو لە دوای خۆی حەگێکی کەوتە شوێنێک و براکەم وڵات دەور هەفتە و هەژدەی ئارە بەخوا یەکێکشی ژنی بی دوو مناڵی بی سێی بی یەکێکی دوای خۆی مرد دیستە کوڕکچێکی ما لە بەکرە جوۆی هیچی نییە کەشتی سووتیا هیچمانیە نەبەخە خۆزار ڕسمێکیان بیا گەورەمانە بکردە و بەر چاوە بیا سەبووری بات کەشتی گریەیە ئەوە تا لە نوو دڵما بەخوا ڕەنگ من نەدیە بەخوا خوا ئاگای لێ لەبەر ئەنی دەستکورتی هێشتا دختەرێ نەڕۆی